لە بۆنەیەکی فەرمی دەرەنجامەکانی هەڵسەنگاندنێکی نیشتیمانی کە لە مانگی نیسانی ساڵی 2019 ئەنجام دراوە بۆ بابەتی بیرکاری و زانست. ئەمڕۆ بە فەرمی ئەو راپۆرتە ڕادەستی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەکرێتەوە و راپۆرتێکی گرنگە، دەستی خستۆتە سەر هەموو ئەو خاڵانەی کە پێویستن وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاویان لەبەر بنێ بۆ ئەوەی کە بتوانێت کارامەیەکانی قوتابیان بەرزتر بکاتەوە و پێشچاوڕوونێکی زیاترە بۆ مامۆستایانی ئێمە بە تایبەت لە بوارەکانی فێربوونی بابەتەکانی زانست و جۆرێکیشە لە ئامادەسازیەکی گرنگ بۆ تاقیکردنەوە نێودەوڵەتیەکانی تیمس و پیسە، چونکە بەشێکی زۆر لەو ستانداردانەی کە لە تاقیکردنەوەی تیمس بەکار هاتوون لەو هەڵسەنگانە نیشتیمانیەش بەکار هاتوون. بۆیە وەزارەتی پەروەردە ئەمڕۆ بە گرنگیەوە لێڕوانێ سپاسی جەرمەن کۆپەرێشن، سپاسی ڕێکخراوی یونیسێف و هەموو هاوبەشانەی دیکەشەکەین کە ڕۆڵیان هەبووە لەوەی کە هەڵسەنگاندنێکی گرنگ بۆ فێربوونی نیشتیمانی لەناو وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان لە قوتابخانە حکوومیەکان کە زمانی خوێندنیان کوردی بووە ئەنجام بدرێت. من ئەمشەو راپۆرتەکەم پێگەشت، بەڵام تا درەنگانێکی بەرەبایان راپۆرتەکەم هەمووی خوێندەوە، لەسەر هەموو وردەکاریشی راپۆرتەکە وەستام بۆی کە پەیوەندی بە منەوە هەبوو و لە هەندێک شوێن خۆشحاڵ بووم کە ئاستی قوتابیانی ئێمە بەراورد دەکرێت بە دەوڵەتی دیکە لەو بوارانە تا ڕادەیەک ئاستەکەمان باشە. لە هەندێک شوێن ڕێژەی ژمارەی قوتابیانی ئاسمان ناوەندمان لە بوارێکی معەیەن زۆرترێکە، بەڵام جاریش کە دانیشتن لەسەر ئەم راپۆرتە و کۆبوونەوە و هەڵسەنگاندن بۆی کە ئێمە لەژێر ڕۆشنایی ئەو راپۆرتە هەنگاو بنێن، پێم وابێەوە بێکارێکی موەسسەساتی بێ بۆ ئەوەی کە ئەو خاڵانەش زیاتر بۆ ئێمە ڕوون کاتەوە کە ئابێ هەنگاوەکانی ئایندەمان چی بێ. و یەکێک لەو خاڵە گرنگانی کە لەو راپۆرتە هەیە ئاماژەدانە بە هەڵسەنگاندنی تیمس کە ئێمە لە وەزارەتی پەروەردە لیژنەیەکی باڵای نیشتیمانی هەڵسەنگاندنمان هەیە بە سەرۆکایەتی بەڕێز مامۆستا شیلان بەڕێوەبەری گشتی پلاندانانی پەروەردەیی و لە 16 و 17 چواری ئەم ساڵ لە چوارچێوەی ئەو 66 دەوڵەتەی کە بەشدار بوون لە هەڵسەنگاندنی تیمس ئێمە بەشداریمان کردو و هەڵسەنگاندنەکەمان ئەنجام داوە. چاوەڕێیەکەین ئەگەر هەڵە نەبم دیسەمبەری 2024 راپۆرتی کۆتایی هەڵسەنگاندنی تیمسمان پێگاتەوە کە لە قوتابخانەکانی خۆمان ئەنجاممان داوە. ئەو هەڵسەنگاندنە نیشتیمانیە بێتە دەواازەیەک بۆی کە ئێمە زیاتر گرنگی بە کارامەیی قوتابیەکانمان بدەین لە بواری بیرکاری و لە بواری زانست و بزانین ئەو عینانەی کە وەرەگیرێن، ئەو معادلاتانی کە وەرەگیرێن قوتابیەکی کازاخستانی لە فڵانە بوارە لە پێشەوەیە و قوتابیەک لە فڵانە دەوڵەت لە ئاستێکی دیکەیە و ئاستەکان دیاری کراوە، راپۆرتی شیکاری بیرکاریانەشی لەسەر دروست کراوە. بۆ ئێمە هەنگاوی گرنگن کە بتوانین پرۆگرامەکانی خوێندن، میتۆدەکانی وانەوتنەوەی ئێمە بەرەو باشتر بکرێ و لەژێر ڕۆشنایی ئەو راپۆرتە هەڵسەنگاندانە گۆڕانکاریان لەسەر بکرێ. دووبارە سپاسانەکەم، سپاس بۆ هەماهەنگی هەموو لایەک و سپاس بۆ هەموو بەڕێزانەی لە وەزارەتی پەروەردەش لە چوارچێوەی ئەو پرۆژەیە ماندوو بوون و کاریان کردووە لەگەڵ تیمی یونیسێف و هەموو هاوبەشانە. دەستان خۆش بێ و ڕۆژێکی خۆش بۆ هەموو لایەک.